سەرۆک داناڵد ترامپ ژمارەیە بڕیاری سەرۆکایەتی مۆر کردووە کە پەیوەندیان بە دۆسەی پەنابەرانەوە هەیە و ئەم بڕیارانەش لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەوەییش کاردانەوەی نەرێنی هەبوون. شۆڕش سوورمەیە ڕۆژنامەوان و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لەگەڵ کۆنێکشنە. کاک شۆڕش سپاس بۆ ئامادەبوونت. پرسیاری یەکەمیشم ئەوەیە ئەم بڕیارەی سەرۆک ترامپ چەندێک و چ جۆرە کاریگەریەکیشی دەبێت بەسەر هێڵەگشتیەکانی پەیوەندی نێوان واشنگتن و جیهانی ئیسلامیەوە. بەڵێ سپاس کاک بڵێن بە بۆچوونی من ئەو بڕیارەی سەرۆک ترامپ بڕیارێکی نابەزەیە و تەنیا خزمەت بە ئیسلامە توندڕەوەکان دەکات. واز بزانم من لە متاکد من لەوەی کە لە گەڵاڵەکردنی ئەم بڕیارە کەسانێکی وەک ستێفەن بانۆن بەدواوە بن، چونکە ئێمە ئازانین لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنیش ئەو یەکێک وەک لە ئەندامانی کۆمیتەی هەڵبژاردن بوو. بۆیە من پێم وایە سەرۆک ترامپ ئەبێ بە ئەو سیاستەی کە گرتوێتە بەر پێدا بچێتەوە، چونکە باش دەزانێت کە ئەم سەرەتا بێتە هۆی تێکدانی یەکێتی ناوخۆیی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵێ کاک شۆڕش 8 ساڵ لەمەوە بەر سەرۆک ئۆباما لە قاهرە سەنگی خستە سەر ئەوەی کە پشتیوانی ئیسلامە میانڕەوەکان بەدەستبێنێ. لە ئێستادا میانڕەوانی ئیسلامی چەندە تێگەیشتنیان هەیە بۆ ئەوەی کە ئەم بڕیارانەی سەرۆک ترامپ بڕیارن دژی تێرۆر نەک دژی ئاین. بەڵێ ڕاستە لە 2009 سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما کە لە دانیشگای ئەزهەر و دانیشگای قاهرە زۆر بەڕاشکاوایی باسی لەو پەیوەندیە کرد کە لە نێوان ئەمریکا و جیهانی ئیسلامیدان و وتیشی ئەمە بێ هەوڵ بدەین ئەو پەیوەندی نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و جیهانی ئیسلامی بەهێزتر بکەین. بەڵام هەمان کاتیشە باسی لەوە کرد کە کارەساتەکەی 11 سپتێمبەر ئەو کارەساتە بوو کە لەلایەن توندڕەوەکانی ئیسلامی ڕوویدا بۆەوەی ئەو پەیوەندیە تێک بدەن. بەڕای من ئەو بڕیارەی سەرۆک ترامپ ئەبێتە بەهێزکردن و هەروە بێهیواکردنی میانڕەوەکانی جیهانی ئیسلامی و وڵاتانی عەرەبی. لە ئەوروپادا ئەم بڕیارانەی سەرۆک ترامپ چ جۆرە ڕنگدانەوەیەکی هەیە؟ پێت وایە زەمینەیە بڕەخسێنەیە دەرفەتێک بدا کە لە ئەوروپاشدا بڕیاری هاوشێوە بدرێ؟ نەخێر کاک بڵێن یەکێتی ئەوروپا زۆر نیگەرانە. دوێنێ بە زمانی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای یەکێتی ئەوروپا ژان کلۆد یونکەر کە باسی لەوە کرد وتی ئێمە دژی هەموو جیاکاریەکی ڕەگەزی و ئاینین و ئێمە بێ هەوڵی ئەوە بدەین پێکەوە ژیان دابین بکەین بە ئاشتیانە. بۆیە من لەو باوەڕەدام کە ئەو بڕیارەی سەرۆک ترامپ لە ئەوروپا جێبەجێ ناکرێت و لە نەک تەنیا لە وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەندام لە یەکێتی ئەوروپا بەڵکو لە بەریتانیاش کە لە یەکێتی ئەوروپا نەماوە، بەڵام نیگەرانی خۆیان دەربڕی بەرامبەر بەو بڕیارەی سەرۆک ترامپ و هەر لە 2 ڕۆژ زیاتر لە 1.5 میلیۆن واژەیان کۆ کردەوە بۆ ئەو سەردانەی کە سەرۆک ترامپ ئایاوێ بیکات بۆ بەریتانیا. ئەمەش خۆی لە خۆیدا ئەوە ئاگەیەنێ کە ئەو پەیوەندیە مێژوەی هەبوو هەیە لە نێوان وڵاتانی یەکگرتووی ئەمریکا و بەریتانیا شکستی دەکرێت. بەڵێ کاک شۆڕش بەڕای جەنابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم جۆرە بڕیارانە بە تایبەتیش ئەم بڕیارانەی سەرۆک ترامپ چ جۆرە کاریگەریەکی دەبێ بەسەر پرۆسەی فەرمانڕەوایەتیکردن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هەروەها بەسەر پرۆسەی دیموکراسیشەوە؟ بێشک کاریگەریەکی زۆر نەرێنی ئەبێ کاک بڵێن، چونکە ئێمە زۆر باش دەزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرەها کێشەی هەیە. ئێستا بوونی بڕیارێکی لەم جۆرە دوورخستنەوەیە لە پرۆسەی ئاشتی و هەروەها زمینە خۆشکردنە بۆ ئەوانەی کە نوێن زیاتر خۆیان بسەپێن بەسەر گەلەکانیان و سیستەمی دیموکراسی دوورخەنەوە لە وڵاتەکانیان. پێت وایە ئەم بڕیارانە کاریگەری هەبێت لەسەر پەیوەندی ئەوروپا و ئەمریکا؟
بەڵای من ئەو پەیوەندی ئەو کاریگەریەی نابێ بە زۆرێک کە پەیوەندەکان بپەسرێن بەڵام لە هەمان کاتیش ئەو بڕیاری سەرۆکترام بێشک بڕیارێکە کە کاریگەری هەیە نەکتەنیا لە ڕووی سیاسیەوە بەڵکو زیاتر لە ڕووی ئابوووریەوە بەسەر وڵاتانی ئەندام لێشتەوە. کاک شۆڕژ زۆر سپاست دەکەم. سپاس بۆ ئێوە.